باڵێۆزخانەی ئەمریکا لە بەغدا بە گەورەترین باڵێۆزخانەی ئەو وڵاتە لە سەرتاسەری جیهان دادەنرێت. ئەو باڵێۆزخانە هاوتای قەبارەکەی ڕۆڵێکی گەوری نەک تەنها لە شانی ڕووداوەکانی عێراقەیە، بەڵکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش کاریگەری بەسەر ڕووداوەکانی ناوچەکەوە هەیە. باڵێۆزخانەی ئەمریکا لە بەغدا لەسەر ڕووبەری 446,000 مەتر دووجا دروست کراوە. لە ساڵی 2009 بە فەرمی کراوەتەوە و دەکەوێتە ناوچەی سەوزی بەغدا. لە ئێستادا باڵێۆزخانەکە لەلایەن دۆگلاس سلیمانەوە سەرۆکایەتی دەکرێت کە لە مانگی ئەیلولی 2016ەوە ئەو پۆستەی وەرگرتووە. باڵێۆزخانەی ئەمریکا لە بەغدا تەنها لەسەر ئاستی باڵێۆزخانەکانی ئەمریکا گەورەترین باڵێۆزخانە نییە، بەڵکو لەسەر ئاستی باڵێۆزخانەکانی هەموو وڵاتان لە ڕووی ڕووبەر و تێچووی دروستکردنیەوە گەورەترین باڵێۆزخانەیە لە سەر ئاستی جیهان. ڕووبەرەکەی هاوتای ڕووبەری دەوڵەتی ڤاتیکانە کە هەردووکیان 44 هێکتارن، هەروەها 6 جار لە ڕووبەری باڵەخانەی نەتەوە یەکگرتوەکان لە نیویۆرک گەورەترە. هاوکات هێندەی دوو لە سەرسەی ناشناڵ مۆڵ دەبێت کە ناوچەیەکی گەورەی گەشتیاریە لە ناوجەرگەی واشنتۆنی پایتەخت و چەندین بیناو باڵەخانی زەبەلاحی لەخۆ گرتووە. بەراورد بە باڵێۆزخانەکانی دیکەی ئەمریکا، باڵێۆزخانەی بەغدا هێندەی بچووکترین باڵێۆزخانەی لە جیهاندا گەورەترە. ئەم باڵێۆزخانە با تێچووی 750 ملیۆن دۆلار دروست کراوە. باڵێۆزخانەی ئەمریکا لە پایتەختی عێراق لە 21 باڵەخانە پێکاتووە. هەروەها شێشتخانە، قوتابخانە، هۆڵی سینەما، ملکەی ئاگرکوژێنەوە، وێزگەی بەرهەمهێنانی کارەبا، بازارێکی گەورە کە چەندین سوپەرمارکێتی تێدایە، ڕیسایکلین و سیستمی ئاو و ئاوەڕۆی لەخۆ گرتووە. هاوکات چەندین ئامێری پێشکەوتوی پەیوەندیکردن و هەواڵگریشی تێدایە. باڵێۆزخانەکە لە ناوچەی سەوزە و بە 3 پارێزبەندی دیواری گەورەی دژ بە تەقینەوە دەورە دراوە و توانای لەخۆگرتنی 17,000 کەسی هەیە. لە ئێستاشدا 16,000 لە کارمەند و دیبلۆماتکار و سەرباز لە باڵێۆزخانەکە کار دەکەن و هەر لەوێژ نیشتەجێن. بەوتەی شارەزایان سنووری کارەکانی باڵێۆزخانەی ئەمریکا تەنها عێراق ناگرێتەوە، بەڵکو بنکەی سەرەکی سیاسەتەکانی ئەمریکایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە راپۆرتێکی دامەزراوی ویکلیکسدا ئاماژە بەوە کراوە باڵێۆزخانەی ئەمریکا لە بەغدا جیا لە ڕۆڵە دیبلۆماسیەکەی ناوەندێکی گرنگی هەواڵگری جیهانیە. بە پێڕێکەوتنی ڤێننا بۆ پاراستنی نوێنەرایەتی و نێردا دیبلۆماسیەکان، خاکی باڵێۆزخانەکان با بەشێک لە خاکی وڵاتەدا دەنرێت کە خاوەنی باڵێۆزخانەکەیە. من پێش بێت ئەمریکا لە عێراقدا خاوەنی خاکێکە بە هەمان ڕووبەری دەوڵەتی ڤاتیکان. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام.